زۆرێک لە کۆمپانیاکان بەکارهێنانی چات GPT لە شوێنی کارکردن قەدەغە دەکەن. تا ئێستا زۆرێک لە کۆمپانیاکان بەکارهێنانی زیرەکی دەستکردی چات GPTیان لە شوێنی کاردا قەدەغە کردووە. هەرچەندە بەکارهێنانی چات GPT دەتوانێت خێرایی ئەنجامدانی کارەکان زیاد بکات و کاتەکەی کەم بکاتەوە. ئامارەکان دەری دەخەن کە 43 کارمەندان چات GPT لە شوێنی کارەکانیان بەکاردەهێنن بەبێ ئەوەی خاوەن کارەکەیان ئاگادار بکەنەوە. ڕۆڤەری کیۆریۆسیتی ناسا وێنێکی سەرنجڕاکێشی هەسارەی مەریخی گرتووە. ڕۆڤەری کیۆریۆسیتی ناسا کە سەرقاڵی گەڕان بە مەریخدایە لەم دواییانەدا وێنەیەکی هەسارەکەی گرتووە کە تێیدا تێپەڕبوونی تیشتی خۆر لە بەیانیان و ئێواران نیشان دەدات. ئەندازیارانی ناسا توانیان 180 نوێکاری بۆ کیۆریۆسیتی ئەنجام بدەن. یەکێک لە گرنگترین نوێکاریەکانی ئەم ئامێرە بۆ زیادکردنی کوالێتی وێنەکانی کامیرا و کەمکردنەوەی خۆلێدانی ویلەکانە. توێژەران هیوایەکیان بۆ پەیدا بووە بۆ پێشبینیکردنی بۆ مەلەرزە. توێژەران دەڵێن پەیوەندیەک لە نێوان بۆ مەلەرزە و تیشتی گردوونیدا هەیە کە دەتوانێت یارمەتی دەربێ بۆ پێشبینیکردنی بۆ مەلەرزە لە جیهاندا لە داهاتوودا. لێکۆڵینەوەکانی ئەم دوایەی زانایان دەتواندرێت بە پێشکەوتنێکی گەورە لە دۆزینەوەی پێشبینی بۆ مەلەرزە لە جیهاندا هەژمار بکرێت. پەیمانگای فیزیایی ئەتۆمی پۆڵەندی لە ساڵی 2016 دەستی بە پرۆژێ کرد بە ئامانجی لێکۆڵینەوە لە تیشتی گردوونی. ئەم پرۆژەیە کە ناوی کرێدۆیە نیشان دەدات کە پەیوەندیەکی تایبەت لە نێوان تیشتی گردوونی و بۆ مەلەرزە لە سەراسەری جیهاندا هەیە.